باهۆی بارانی بەلێزمەی هەفتەی ڕابردوو بەشێک لە پردی داقوقدا ڕووخاوە کە بە درێژترین پرد لە عێراقدا دەنرێت و درێژەکەی 1 کیلۆمەترە. بەڕێوەبەری فەرمانگەی پرد و ڕێگاوبانەکانی کەرکووک ئاشکرای کرد لە ئەنجامی بارینی بارانی بەخۆر بەشێک لە پردی داقوق کە دەکەوێتە سەر ڕێگای کەرکووک بەغداد داڕماوە. پردی داقوق درێژترین پردی شارەکەی و خاوەنی دوو ڕاڕەوە کە ڕاڕەوێکیان کۆنە و ڕاڕەوێکیان نوێیە. ڕاڕەوە کۆنەکەی لە ساڵانی 60ەکاندا دروست کراوە کە ئەمساڵ زیانی بەرکەوتووە. دوای زیانمەندبوونی ڕاڕەوەکەش بە شێوەیەکی تەواوەتی لە بناغە و پایەکانیدا لە ئەنجامی لافاوی زۆر و زیادەڕەویەکان بۆ سەر حەوزی ڕووبارەکە هەڵسانگاندنێک بۆ دۆخەکە کراوە و تیمێکی کار لە فەرمانگەی ڕێگاوبان و پردەکانەوە بە سەرۆکایەتی یاریدەدەری بەڕێوەبەری گشتی و تیمێکی پسپۆر لە بواری پردەکان چوونەتە شوێنەکە و دۆخەکەیان هەڵسەنگاندووە و راپۆرتیان لەسەر چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ئامادە کردووە و ڕەوانەی وەزارەتی پلاندانانیان کردووە بۆ مەبەستی کارکردن لەسەری. پردی داقوق ڕێگای سەرەکی بەغداد کەرکووک بە یەکەوە دەبەسێتەوە. پردەکە لەسەر 23 پایە بنیاد نراوە بەهۆی بارانی بەخۆر زیان بە خوارەوەی پایەکانی گەیشتووە و مەترسی داڕمانی تەواوەتی لێ دەکرێت. قایموقامی داقوقیش بۆ پەیام دەڵێت تا شەپۆلەکانی ئەم مانگەی باران تەواو نەبێت ناتوانن کاری تیادا بکەن. پردەکە لەم کاتەدا بەهۆی بارانبارین و لافاوی بەردەوامەوە ناتوانرێت کاری تێدا بکرێت. بۆ هۆیشەوە ناتوانرێت چاک بکرێتەوە تا دوای 1 ئایار واتە تاک و کۆتاییاتنی شەپۆلەکانی بارانبارین. هەر بۆیە لە ئێسادا بڕیار دراوە کە نابێت هەر بارێک کە بەسەر پردەکەدا دەڕوات لە 20 تەن زیاتر بێت. بەر لە 1-2 ڕۆژ ئەنجومەنی وەزیران بڕیارێکی ئازانەی لەبارەی پردی داقوقەوەدا و ئاراستەی یەکێک لە کۆمپانیا تایبەتمەندەکانی کردووە بە مەبەستی چاکردنەوە و بەدەریشی کردووە لە ڕێشۆنەکانی ئەنجامدانی گرێبەست و پشتیوان بەخوا لە داهاتوویەکی نزیکدا کۆمپانیاکە دەست بە کارەکانی لە نۆژەنکردنەوەی پردی داقوق دەکات. لتقوم بإصلاحه واستثناها أيضا من پردی داقوق بە یەکێک لە پردە گرنگ و درێژەکانی عێراقدا دەنرێت. لە ساڵی 1883 لەسەر دەستی عوسمانیەکان دروست کراوە. ئێستاش بەهۆی بارانی بەخوڕ و کۆبوونەوەی ئاوی زۆر لە خوارەوەی پایەکانی پردەکە بەشێکی داڕووخاوە و هاتوچۆی ئۆتۆمبیل تیایدا وەستاوە. لە هەفتەی ڕابردووشدا ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەزامەندی دەربڕی لەسەر نۆژەنکردنەوەی پردەکە. چیانوری کەناڵی پەیام قەزای داقوق.